بەڕاستی ئەوڕۆ زولمەکی گەورە کرا لەمە لە تیپەکە لەو کۆمەڵە گەنجە لە ڕاهێنەران حەب بەڕاستی شتەکەیە من دەمەوێت مدەڕیبم ڕاشکاوانە قسەی بکەم هەفتەکە داوا لە من دەکەن ئیدارە دەبی مامۆستا ئەو گەمەی بە پێکاتەی یەدەک احتیاط گەمە بکەی لەوەی ئەتوو بدۆڕی ئەمن دوو گەمەمە لەو دوو گەمە یەک گەمەی بمەوە من بەسەر کەتیمە دەچمە چوار گۆشەی زێڕین بەڵام هەدەفی نادی ئەوە بوو کە ئەمن بەسە نەکەوم ئەمنیش بەڕاستی ئەو هەفتەی ئینکاریم کرد گوتم هەر بە پێکاتی ئەساسی دەچمە یاریگە چش ڕوودەدا باڕوو بدە بەڵام کە هاتم تشکیلەم دانا و ئەساسی بوون و جەمحەت هەموو بە گروتینەوە کە ئەوڕۆ چاوەڕێمان دەکرد ببینەوە سێ خاڵ لەناو مەلعەبی پیشەسازی بەدەست بینین لەگەڵ بەرامبەر چوار قوڕنەی بەڵام کە دیتم هەندێک شتە بوو نامۆ بوو لە مەلحەبەکەی شورتە نەهاتبوو ئیسحاف نەهاتبوو تا ئەو کاتێک کە سافرە خلاصبوونی لێدرا ئەو زدرێن وڵاوە ئیسحافات بەڕاستی غەدریان لەمە کرد یعنی بەڕاستی وەرزش ئەوها ناکرێ یعنی غەدر لەو کۆمەڵە گەنجەی کرا ئەوانە دوا ڕۆژن مستەقبلن یعنی ئێستا دریان شکا یعنی ناحەقی بۆ ئەوڕۆ بەڕاستی یعنی زۆر دڵتەنگم یعنی یەکەم جارشتی وا دەبینم ئەوە بە ئەنقەز بوو ئەو شتە دەبەوەی هەفتەکە بەمایان گوتیە دەبی خۆتان بە دۆڵاندن بکەن یعنی دەبەوەی ئەمە ئیمکانیتمان على ئەساس ئەوان وەدەین ئیمکانیتمان نییە ئەو پارەی سەرف بکەین ئەمە طبعا لە مانجی دەوە ئەمە خەڵبینەوە بەس یعنی بەگەڵمە سەرما بە معدەلی ئەمە تەمەنی خۆمان کردیە لە حەجێک بەس شیاوی ڕاهێنان بە ئەمە دەمان کرد یاریزانەکانش ئاگدارن یعنی ئەکە ئەو کاتی کە بارانش یعنی دەباری لە ماڵەوە دەی متاوڵی خۆیان کردبا یعنی مەسەح بەتن و مەسەشنا و شتانیان کردبا ئەوڕۆ هاتینە مەلعەبی ئیسعافی لێ نییە شڵتی لێ نییە ئەوانی کەسە ئیداریەکان نەهاتینە مش گوتم مامۆستای گوتم مامۆستا ئەوە کووە هیچ یعنی گوت کاکە ئەوە ئەنقەستە واتە بەداخەوە یعنی یاریزانمان هەبووە لە شەقڵاوی هاتی لە هەریری هاتی لە کەڵک خۆبات هاتیە یاریزانمان هەبووە داکوباوی بە معدەی لەگەری بووە یاریزانمان هەبووە پۆلی شەش بووە یعنی ئەو غەدەری چەندین یاریزانمان هەبووە کە 2008ەکان ئێستا هەمووی پۆلی شەشن يعني أظلم براستي لم كذا لما مستقر إذا لا هذا ما كذا إذا سبب براستي يعني بتشمل ناخوش بو أساس أما وكو مدرب أما بحياتي يعني من شخصي خم لو نادي ناب مو مدرب لو إذا كمان ود شوانم خلق باش أم دناس يعني بيصال سي بس رياضية كم إشي من دس رياضية يعني بدأخوة أظلم لمن ولا ياريزانا كان كذا أما دوغم من ما بوارجم كمان بردبا دماتاني بس كانوا لو تشاركوش زيرين مكتب مال السودان پارەی ڕێمان لە سودانە بە گەرما و بە سەرما تەمرینمان کرد بلۆی کە دەورەکەی ببین و بچینە چوارگۆشی زێڕین بەڵام بە خۆتان بیتان نەی سافیان نارد نە ئاسایشیان نارد هەتا سافرەی گەمە لێدرا کە سافرەی خلاصبووین لێدا ئەو وەختی ئیسحاف یەکسەر بەدیار کرد کو سافرەی لە بەدیار کرد وەڵای غەدریان لەمە کرد بەڕاستی نەدەبووایە هایان کرد بە چکە وعدیان بەمەدا بوو مان بەنە شەباب مان بەنە خەتیەکی بەسی دیوە سەرۆک نادی ئەو های کردی و شتەکە ڕوویدا و بەسڵای نەدەبا غەدریان لەمە کرد بە جۆرەی کەش و هەوا یاریگامان تێک چوو یاریەکەمان گواستەوە یاریگای پیشەسازی ئەوی لەسەر مەشا ئێمە ئاگداری شورتە و ئیسعافشمان کردیتەوە بەس ناتوانین ئەمریان پێ بکەن ئەوەیە کە کتابمان بۆ کردوونە مەوجود بن لە وێندەرێکە حەکەم لە خۆی سافڕی لێدایە پاش چەند خولەکی کەم لەوەی کە حەکەم سافڕی لێدایە پۆلیس و ئۆتۆمبیلی فریاگوزاریش لەوێ ئامادە بووینە هەموو شەقامی وەرزشی هەولێر بە تایبەتی کوردستانیش بەگشتی دەزانن هەندرێن لە هەر خولێک بەشداری بکاتن بە نیەتی منافسە بەشداری دەکاتن تەبیعی بۆ شتەکە شورتە و ئیسعاف ئەمە زۆر پێشمان سیر بوو کە نابژوان سافڕی لێدا و یاریەکەی کۆتایی پێهێنایە فەقەت ئەوەندە بەگەنە هەندرێن هەموو خەڵک دەزانی بەنێتی منافسە بۆ هەموو خولەکان بەشداری کە گەرنیەتمان نەبا هەر بیدایەتی دەوری ئەمە یەکێت تۆپی کوردستانمان ئاگدار دەکردەوە کە ئەمە ناتوانین بەشداری بکەین لە خولەکە ئێمە قسەمان لەگەڵێکێت تۆپی کوردستانیش کردووە گوناحی ئێمە نییە خۆ لە لایحەی خۆشیاندا هاتووە ناتوانین خۆمە ڕازی بووین بەوەی کە عقوبەشمان بدەن وەلەو خەتای ئێمەشی تێدانە بۆ بەڵام هەر ڕازی بووین نەک یاریەکە 3-0 لە بەژۆنیتی بەرامبەر کۆتایی پێ بێتن